بینەرێتێژا خوشتوی سڵاوت خودێ سەر هەوە بن ئەم بەردەوامین سەر پێشکەشکردنا بەرنامەمە دەولەت و میرگەهێت کوردان دوێ خەلەکێدا ئەم دێ بەسی میرگەهەکە گرنگکەین ئەو ژی میرگەها سۆرانە بینەرێتێژا خوشتوی بۆ زێدەتر پێزانین سەر میرگەها سۆران مە میوانێکی هەی دکتۆر محەممەد گڵالەی مامۆستای مێژۆیە هەفچەرخونی زانکۆیە سۆران دکتۆر تو بخێراتی سەرچەوە هاتی زۆر سپاس کاک دکتۆر یەخوار ساغ و سەلامت بن سپاس لە بۆ میواندارێتان و ڕێخستنی ئەو بەرنامەیە ئەف پەیڤە ئەسڵی خوش کیرە هاتی ینی شەرەفنامە چا بەحس کریە سۆرانە سەهرانە چ هاتیە پاشی دێ بەحسی جغرافیا وێ دەڤەرێکی بەڵێ سەبارەت بە ڕیشەی ناوی سۆران ئێمە تاوەکو ئێستا لە کۆڵنەوەیەکی ورد زانستی لە بەردەستمان نییە لە سەردەمی ئێستادا کە لەسەر ڕیشەی ناوی سۆران ئەنجام درابێتن یاخود ناوی سۆران بە تاوی ساخ کرابێتەوە بەڵام چەند سەرچاوەیەکی کەلەپوری یەکەمی هەنا وەکو شەرەف نامە ئەوەی شەرەفخانی بەدلیسی کاتە کە باسی ئەو هەڵمەتەی میرعیساەکە کوڕی کەلۆزبەک کە دامەزرێنەری مرنشینی سۆرانە لە ناوچەی هەودیان کێرشەکەنە سەر قەڵای ئاوان ئەو خەڵکەکە کە دەستنە سەر ئەو بەردانەی کە بڵێن ئەو دار و دەستەکەی یان باڵێن سەربازەکانی میرعیسای کوڕی کەلۆزبەک دەستە سەر ئەو بەردانەی کە بەردی سۆر بووینە ئەڵێ ئەوە شەنگە سۆرن یان سوورخن طبعا سوورخ یعنی بە سۆری ژێتن بە پێی بەڵێ هەم لە سۆرانیشدا با بڵێن لە کرمانجی ناوەڕازدا بناوی سوور دێتن اینجا بوویتە سەهر و سەهران و سۆران یعنی ئەمە وەکو ڕیشەی ناوەکە کە لە سەرچاوە بەراییەکان کە ناوی هاتووە اینجا ناوی سۆران کە با بڵێن لە سەرچاو عوسمانیەکانیش تەنها بە ناوی سەهران هاتیە سەهران بەڵێ چونکە بە ناوی حکوومەتی سەهران یان سەهران حکوومەتی بەو ناوە لە فەرمانەکانی ئیمپراتۆری عوسمانی گزارشتی لێکرایە بۆ نمونە حکوومەتی ئەمادی حکوومەتی هەبووە هەکاری حکوومەتی هەبووە ئەو سێ حکوومەتە لە دابشکاری ئیمپراتۆری عوسمانیدا فەرق و جیاوازیان زۆرە لەگەڵ میری سەنجەقەکان لەگەڵ میرنشینەکانی تر کە هەبووە لەبەرچێ لەبەرەوەی ئەو حکوومەتانە دەسەڵاتی ناوخۆیان پشتا و پشت بووە و ملکەت نەبووە بەڵێ ویراسی وە ملکەت نەبوونە لە بۆ ئیمپراتۆری عوسمانی لە بۆ مەسەلەی باجدان باجی بدەن و ناوچەکانیان ڕووپێوی باجیش بگرێتەوە واتە لە ڕووی باج و دەرامەتەوە کە سەرچاوەکانی بڵێن کوشت و کاڵی بووە بازرگانی بووە ئەوانە هەمووی لە بۆ خەزێنەی حکوومەتی سۆران و ئامێدی و هەکاری بووە تەنها لە کاتی شەڕەکاندا سەربازیان نردووە لە بۆ ئیمپراتۆری عوسمانی کە بەرگری لە سنوورەکانی خۆرەڵاتی ئیمپراتۆری عوسمانی بکەن چ بەرگریش یان بەشداری یان تەڤلی ئەو شەڕانە ببن کە لە ڕۆژئاوای ئیمپراتۆری عوسمانی بە تایبەتی لە باشوور ڕۆژهەڵاتی ئەوروپا و لە ناوەڕاستی ئەوروپا کە ئەو کاتی ئیمپراتۆری عوسمانی هەتاوەکو شکانی یان شکستی ڤێننا بە بەردەوامی هەتا 1683 بە بەردەوامی هێز لە کوردستان و چۆ لە بۆ ڕۆژئاوای ئیمپراتۆری عوسمانی هەر ئەوەش نە بەڵکو بە پێی بەڵگەنامەکانی عوسمانی زۆربەی میرنشینەکان و حکوومەتەکان و ئومەڕایەکانی نێو ئیمپراتۆری عوسمانی بە تایبەتی کوردیش بەشداریان کردی هەتا لەو شەڕانەی کە لە ویلایەتەکانی یان ئایالەتەکانی وەکو بەغدا و حتا بەسڕەش یعنی با بڵێن بۆ نمونە لە یاخیبوونەکانی ابن العولیان لە بەسرە بەشداریی کارای میرنشینەکانی کوردە بووە دکتۆر پرسیارە گەلێک گرنگ کەنگی میرگەها سۆران هاتیە دامەزراندن بەڵێ وەکو ابن الفەضل الله العومەری باسەکاتن لە سەدەی چواردەهەم هەم وەکو ئەمارەت باسیەکە هەم وەکو عەشیرەتیش کە ناوی هاتووە وەکو حکوومەتیان عەشیرەتی سۆران یان وەکو ئیمارەتی سۆران زۆربەی و سەرچاوانی کە باسەکاتن کە میرنشینی سۆران دروست ببی دەگەڕێتەوە لە بۆ سەدەی چواردەهەم یاخود کۆتاییەکەی سەدەی چواردەهەم 1399 طبعا هەندێک لە سەرچاوەکانی تر ئاماژە بەوەکەن کە
هاوشانی یاخۆ با بڵێن هاوسەردەمی مرنشینی ئەردەڵام وەک 1200 زاینە. بەڵام ئێمە وەکو تاکە سەرچاوە تاوەکو ئێستا کەوەی کە لە بەردەستە ابن الفضل الله العمرية لو كتابي خوي كباسيا كاتن كلا سدي تواردهم هم وكو أمارة ناوي دهينتن هم وكو عشيرتش ناوي دهينتن تشوك لبروي أجر بين لسدكاني حفظه وتماشى بكين ديسان ناوي وكو عشيرتش هاتي توا هم وكو حكومات لسدي شانزهم سردمي مير سيدي ميري ميرنشيني سوران ك ڕێکەوتن ئەکاتن لەگەڵ ئیمپراتۆریای عوسمانی لەوێش وەکو حکوومەتی سۆران یان سەهران حکوومەتی یان مرنشینی سۆران ناوی هاتوتەوە بەرباسە. کاتب چەلەبی لە سەدەی حەفدەهەمدا بە تایبەتی لە کتێبەکەیدا کە باسی وێکاتن کە دەڵێ ئەو ناوچەی ویلایەتی شارەزورێن ئایالەت شارەزور گزارشتە لە دوو نەتەوان یان لە دوو قەومان دوو عەشیرەتان یەک گۆران دوو سۆران یعنی طبعا ئەمە بۆ کە فترەیەکی زۆر با بڵێن مرنشینی سۆران هەر لە سەدەی چواردەوە هەتاوەکو سەدەی نۆزدەهەم حکمی ئەو ناوچانەی قەڵمڕەوەکەی خۆی کردووە کە سنوورەکەی بە تەواوی با بڵێن هەموو جارەی یەک سنووری جێگیری نەبووە بەڵکو سنوورەکی گۆڕاوی هەبووە. دکتۆر هەچکوب علامەتە مێرگەها سۆرانژی کشتی مێرگەها بادینان دەمەکی درێژ حکمێکیری دیارە لێش چاوە هەردووە مێرگەها من گەلک نافۆدەنگن ئەساس کەم تۆ من دوو پرسیارتیان گرنگ ئێک شووە مێرگەهەکاری و بادینان و یا سۆران گەلک قەدر و قیمەت بوون یعنی تو شێ بێژ حکمێکی نە فدرالی کۆنفدرالی هەبوو زیاتر ئەگەر بڵێم زیاتر تەنها گەلێکە بەڵێ ئەگەر ئێستا بەراوردکەن و لەگەڵ ئەو سەردەمەی ئەگەر دەسەڵاتدارێت ئەگەر فیدرالی بی یان با بڵێن نیمچە فیدرالی بی یان کۆنفیدرالی بی یان ئۆتۆنۆمی بی لە دەسەڵاتیان لە هەر هەمووی زیاتر بووە مادام باج بگەوێت حکومەتە سەکێ مشکلەکە مەزن هەیە لەگەڵ بەغدا سەرە باجێمانە باعتیبار فدرالیە وێت هەر باجێ بچێتە نیڤەکە باجێ بچێت بۆ بەغدا مەرکەزی بەڵێ ئەگە سنوور وەربگرین مەسەلەن بۆ من ئەگە سۆران وەربگرین هەر لە زەی گچکە بەولاوە هەتاوەکو گە بەهدینان زەی گەورە هەتاوەکو هەکاری لە هەکاری هەتاوەکو نزیکەیوانێ ئەو منتیقەیەکە کوردستانی ناوەڕاستی پێ دەڵێن حەقەتە دەوڵەتێکی سەر بەخۆ بووە سێ حکومەت بووینە ڕاست سێ حکومەت بوونە سێ حکومەتی گەورە بەهێز و لە ناوەڕاستی کوردستانی ناوەڕاستدا سوڵتان حوسێن وەلی دەسەڵاتداری حەقیقی بووە لەلای ئیمپراتۆریای عوسمانی لە مەسەلەی ناردنی هێز لە بۆ سەر شارە زور هە لە 1537ەوە هەتاوەکو 1552 1554 هەتا وەفاتی لە 1573 یعنی و شخصی یەکەم بووە لە لای سوڵتانەکانی عوسمانی بە تایبەتی لە سوڵتانی هەرە مەزن یعنی هەرە بەهێز و گەورە سوڵتان سلێمانی قانونی کە شەفاعەتی کرێ لە بە هەموو میرەکانی کورد. خوشبختانە vêgavê دکتۆر دشوە میرگەها زمانی حکومەتە هەرێمە کوردستانی درست يعني کاملا يعني ئەگەر سنوور یەکەم نەکرابیتەوە بەڵکو زیاتریشە یعنی ئەو بتن سەبارەت جوگرافیایی جوگرافیای میرنشینی سۆران جوگرافیایەکی گۆڕاوی هەیە جوگرافیایەکی جێگیری نییە. جوگرافیا گۆڕاوەکەی چییە؟ لەسەر چەند پایەکی بووە. پای یەکەمیان لەسەر پایتەختەکانی. پایتەختی یەکەم مەسەلەن هەودیان، دواتر حەریر، دواتر دوین، دواتر شەقڵاوە، دواتر هەولێر، اینجا فترێک سماقۆلی، دواتر بڵێندێتەوە حەریری لە حەریر دوین اینجا غەلیفان، اینجا ئاخیر بەڵێن دوایین پایتەختی میرنشینی سۆران ڕواندوزە. ئەگەر سیر بکەین سنوورەکەی لە بەگشتی سنووری میرنشینی سۆران سنوورەکە لە نێوان زەی گەورە و زەی بچووکدایە واتە ئەگەر بەس فترەی میرسەیدی لێبینە دەرێکە منتخەکانی ناوچەکانی هەولێر و کەرکووک و مووسڵ و هەموو ناوچەکانی سۆران لە بەردەستدا بووە پاش فترەی میرسەیدی لە سەدەی 16 بەولاوە ناوەڕاستی سەدەی 16 یان بڵێن چارەجی یەکەمی سەدەی 16دا ناوچەکانی زیاتری نێوان زەی گەورە و زەی بچووک اینجا گزارش بووە لە هەولێر لە پردەی هەولێر اینجا منتخەکانی دەشتی حەریر و شەقڵاوە و غەلیفان و منتخەکانی هەودیان و دەشتی دیانە و اینجا باڵەکایەتی و اینجا منتقەی ڕانیە و هەتاوەکو گەیشتۆ منتقەی قەمچوغە و ساردکە قەڵای ساردکە کە لە دەواازەی
بڵێن ناوچەی دوکاندایە یاخود با بڵێن دەواازەی بینی دوکان و بڵێن سلێمانیدایە لەو ناوچەیە ماوەتەوە ئیتر با بڵێن سنوورێکی بەرفراوان لە کوردستانی ناوەڕاست گەروەربگرین لەژێر دەسەڵاتی میرنشینی سۆراندا بووە بە تایبەتی لە سەدەی 16 هەمەوە هەتاوەکو چارەجی یان با بڵێن سێبەشی یەکەمی نیوەی سەدەی 19 هم. دكتور سبحان الله قضية پایتخت في مرجي هشتي بتيت إيرانيانة إيرانيا جيلا پایتخت بول مثلا أصفهان بو تبريز بو قزوين بو حتى هاتي طهران في جافجي طهران في نو أبدية رواندز دوما كي كاتب نو بدك يعني بيقول بيجي مرجي ها رواندز هنت يا پایتخت شتي آمدية أفهرتو جه قالت يعني نو دنجن يعني رواندز وآمدي وهكاري مثلا ئەگەرمان تەماشای جوگرافی ئامێدی و ڕواندزێ بکەین یەک جوگرافیان وەکو هەڵکەوتی شار لەسەر بڵێن ڕوبەرێک شاخی با بڵێن داتاشراون کە بە پێی بڵێن سروشتی جوگرافیایی کە دروست بووە ئەمە هاوشێوەی لێک هەیە حتا ئەگەر بڵێن لە بۆ گۆڕینی پایتەختیش مەسەل میرنشینی بابانیش چەند پایتەختەکی هەبووە وەکو دارشمانە و قەڵاچۆلان و ئینجا سلێمانی بەڵام سۆران لە هەمویان زیاترە تقریبی 6-7 پایتەختی هەبووە ئەوە گۆڕایتەوە سەر دەسەڵاتدارەتی یان بەهێزی دەسەڵاتدارەتی هەر میرێک لە سەردەمی خۆیدا و بە تایبەتیش ئەگەر سیر بکەن هۆکارێکی دیکە هەبووە کە میرنشینی سۆران ئەو پایتەختانەی گۆڕیە بەهێزبوونی میرنشینی بابانە چکە دێتن پایتەختەکانی ئەگریتن وەکو حەریر بە تایبەتی شەقڵاوە و سماقولی و ئەوانە وە کۆیش سەردەمەک کە با بڵێن لە ژێر دەسەڵاتی میرنشینی سۆراندا بووە ئەوانە هەموو پایتەختی حتا هەولێریش کە پایتەختی میرنشینی سۆران بووە ئەوانە لە سەدەی بە تایبەتی لە سەدەی ناوەڕاستی سەدەی 17 هەمەوە کە میرنشینی بابان بەهێزە بیتن ئەو ناوچانەوەی دەست بەسە داگری هەتاوەکو هاتنی میر محەممەد لە 1813 جا لە بۆیە مەسەرن بۆ نمونە ئەو میرانێک کە هەستیان بە مەترسی بابانەکانن کردیا دەسەڵاتیان گواسیتەوە لە بۆ شوێنێکی دیکە چه اودی چه نبود نبینه و بهدینان بریا میر محمد جورا و نبون چه خلاف نبون چنگی منطقه دیار بود زي فاصله حدودی که من طبيعي بود نبینه بس قال بابان او آرشه بود او ده صلاه داريتي ده صلاه بله نبینه بابان و نبینه سوران لبو چی او پێک دادانە نەبوو حتا لە بینی میرنشینەکان بەگشتی ئەو پێک دابشکاری ئیمپراتۆری عوسمانی کردبووی ئەو دابشکاری وای کردبوو کە دەسەڵاتی میرەکان دیاریکراو بوو با بڵێن ناوچەکانیان حکوومەتەکانیان دیاریکراو بوو و ئەوانە دەبا بازیان زیاتر داوایە بۆیە لە کاتی بەهێزبوونی ئیمپراتۆری عوسمانی ئەو کێشە و بینە و بەردەیە یان چێشمە کێشە لە نێوان میرنشینەکان کەمتر بوو بەڵام کاتێک ئیمپراتۆرای عوسمانی لە ناو خۆی بەهێزە بیتن ئەو خواستی فرانخوازی لە نێوان میرنشینەکان زۆر بەهێزە بیتن بە تایبەتی لە بینی بابان و سۆراندا یاخود کە میرنشینێک بەهێزە بیتن وەکو باسمان کە لە میرنشینی بابان ئەوەیان واکاتن کە هێرش بکاتنیان ویستی فرانخوازی زیاتر هەبیتن هەڵمەتی سەربازی بێنێتە ئاراوە لە بۆ سەر میرنشینی سۆرە بەڵام هەمیشە پەیوەندێکی بەهێزە بووە لە بینی میرنشینی ئامێدی یان با بڵێن میرنشینی بەهدینان لەگەڵ سۆرە بله دکتۆر te behs kir ku çewata damezrandin heskên behsî çend mîrê hatin ez bêjim ew jî subhanallah 37 mîrin berî vê gavê badîna jî digote 37 bez vê gavê Seqet Esmanî diyar kirin ku çiptir evî bin dewleta Esmanî jî 37 sultan hebûn gelek naf ebdiye حتى ناف عباسية جات بيجم شد بس يحفظ خليفة بن أمي تشاردن هذا سبحان الله من لطائف القدر وما بحسي وميرا بكيا وميرت أبدية شو لك جرين كربت تريك ده يعني حتى بري جانا ميري محمد جورة أم بعدين بيجني ميري كورة بالله مؤسسي جورة باولين أساسي مير كالوز بقى دواتهم ضلنا هو شوان هيك ولا لبغداد هاتوا لهوديان نشتجيبه ما تو بەڵام زۆر تێبینی با بڵێن پەراوێز کە لەسەر کتێبەکانی شەرەفنامە نووسراوە وەکو محەممەد عەلی عەونی کە وەری جێڕایە مامۆستا محەممەد جەمیل ڕۆژبەیانی
سەلاح الدینی ئاشتی هەمووانی هەژاری مکریانی ئەوانی کە وەریان جێراڵێ معقول نییە کە شوانەوێڵکەیەکی منطقەی بەغدای هاتبی میرنشینەکی دامەزراندی بێ من ڕێز و حرمەتی بەپیانم هەیە لە بۆ ئەو ڕۆ بۆ چونانە بەڵام ئەمەمان لە بیر نەچێ یعنی میرنشینمان ئەمە بە ناوی میرنشینی شوانکارەیی لە کوردستان یعنی و لە ناو کووردا ئەو کاتە دوو شتی زۆر گەورە لە ڕووی ئابوووریەوە هەبووە شوانکارەیی یاخوا بڵێن ئاژەڵداری وەک کشتتوکاڵی زۆر ئاساییە کەسێک بی ئەگەر جوتیاربی پاڵەبی یا کۆمە کوردواری خۆن کە لە عامی پێ دەڵێن فەلاحبی میرنشینی دامەزرینی پێغەمبەرە شوانی کردی سیفەتی وان بووە سەلامی خوا لەسەر هەمویان بیت یعنی ئەوە سیفەتی پێغەمبەران بۆ سەلامی خۆیان لەسەر بیتن زۆر ئاساییە شوانێک بی ئەمە دەبی ئەو بۆ چوونە ڕاست بکرێتەوە بەڕاستی یعنی عیبە نییە ڕاست شتێکی واقعی تاریخیە و کۆنی شە لە مێژەوە کە هەیە ئاساییە کە کوڕی شوانکارەکی یان شوانێکی میرنشینێکی گەورەی دامەزران ناجوانە دەبێت وڵە شوان بۆ لنگ بەڵە بابێ من یعنی حسان شکاندی لەوە vێگاێتتم بەرڕاتەتینی کو دەبێتی چاوە شوان بۆ هاتیە بۆ میر ینی شوانژی هەر کوڕە ئادەمیەوە ئادەمی هەموو یەک داکو باوکن اینجا ئەمای بەڕاستی یەک لەو کێشانەی کە لەو کتێبێک کە بەڕاستی لە پراویزەکان کە نووسرا حتا لەو شەرەفنامەش کابی گرنگ ئەوە ڕاست بکرێتەوە دوای و میرعیسا دێ میرعیسا تەسیسیان با بڵێن دامەزرێنەری هەرە ئەساسی میرنشینی سۆرانە لۆ لەبەرەوەی ئەو چوارچێوەی دەسەڵاتدارێتی میرنشینی سۆران لە ناوچەی سۆران دیارەکاتن قەڵای ئاوانەگریتن اینجا بەرەو فرانخوازی دروستە بیتن اینجا شعلی بەجی کە کوڕی دێتن شعلی بەگە کە بڵێن دواتر میر سەیدی دواتر میرەکانی دیکە کە حکمی ئەو ناوچەیەکەم تایبەتی شعلی بەگ کوڕەکانی میر حوسێن و میر پیربوداق ئەمانە کوڕەکانی میر حوسێنی کە حکم ئەگەر نەدەست لە هەمیان بەناو بانکتر دواتر کە دێن ئەوانە میر سەیفەدین کە بە میر سەیدی دواتر کوڕەکانی میر سەیدی ئەوانە دەسەڵاتی زۆر پەیدا ئەکەن بە تایبەتی میر سەیدی کە ناوچەکانی کەرکووک و هەولێر و مووسڵ هەمووی لە دەسەڵاتی سەفەویەکان بە تایبەتی قزڵ باشەکان پاکە کاتەوە و ئەو دەسەڵاتە لە بۆ میرنشینی سۆران تاوە فەرەهەمەبی کە جوگرافیایەکی زۆر گەورەیە بە تایبەتی لە دوای ئەوی کە میری هەرە گەورە کە دێتن شاقولی بەگ لە دوایوی میر سولێمان بەگ طبعا ئەگەر لەسەر میر سولێمان بەگ ڕابۆستین لەگەڵ کوڕەکەی شاعلی بەگ ئەوانە دەسەڵاتداری حەقیقی ناوچەی سۆران بوونە یا میرنشینی سۆران بوونە لەبەرچی لەبەرەوەی میر سولێمان بەگ هەرچەندە کە نەخوێندەواری ژوە بەڵام پەرەی بە چەند شتێکدا یەک لەوانە پەرەی بە خوێندەواریدا پەرەی بە دروستکردنی مزگەوتدا پەرەی بە دروستکردنی قوتابخانە ئاینیەکاندا پەرەی بە ڕاگررتنی هێنانی زانا گەورەکاندا بە تایبەتی زاناکانی ماوەران لە سەردەستی ئەو لە ناوچەی شارە زۆر دێنە منطقەی ماوەرانی کە بنەماڵی حەیدەریەکانن ماوەڕات کەفتە نزیکی شەقڵاوە بەڵێ شەقڵاوە قسەی ئەوە شەیە بڵێن کە میرە بنەماڵی مەلافەندی هەولێرێ بەڵێ لە سەردەستی ئەو کە هاتبنە بڵێن هەولێرێ طبعا دواتری مەسەلەن کە ئەوە بڵێن لە ڕووی ئاوەدەنگ کاریشکە دروستکردنی قەڵای هەریرە کە دواتر بەنای قەڵای خانزادیش بەناوبانگە قەڵایەکی زۆر سەخت لە چایبانی هەریرێ دروستەکەنەتە هەتا ئەو ئێستاش پاشماوەکانی ماوە هەم لێ بەندیخانەش دروستەکە و هەمیش قەڵایەکی گەورە دروستەکە کە لە گرتنی یاخود با بڵێن دۆرپێچکردنی زۆر سەختە نەگرتنی دۆرپێچکردنیش سەختە لەبەرەوەی لایەک سێ بەشی شاخە واتە دەکەوێتە سەر ڕووی شاخ ناکەێتە سەر ڕووی زەوی شاخەکەی با بڵێن پانتایی شاخەکەی بەڵکۆتێ سەر لێواری شاخەکەی کەمە دۆرپێچکردنی هەر هێزێک بێتن ناتوانانی بەسەری دابڕواتن یاخود پێی بگاتن طبعا دروستکردنەوەی بڵێن بێلەوەش سلێمان بەجی شاقولی بەگ لەلایەن ئیمپراتۆریای عوسمانی و خەلیفەکانی یا با بڵێن سوڵتانەکانی عوسمانی و زۆر بەناوبانگەبی بە تایبەتی لە چەسپاندنی دەسەڵاتی ناوەندی عوسمانی و زۆر بە یارمەتیەکانی ئەو با بڵێن
پشتی پێیا بەستن لەبەرچی لەبەرەوەی زۆربەی ئەو شوێنانی کە باجیان نەدایە لەلایەن ئالەتی شارە زوورەوە ئالەتی بەغدا بە تایبەتی والیەکانیان داوا ئەکرێ بە تایبەتیش لە ئەستەمبۆلش کە میر سلێمان بەگ بچیتن ئەو باجانە بسینیتن واتە لە ڕووی چەسپاندنی دەسەڵاتی مەرکەزی عوسمانیەوە زۆر ئیتیمامیان زۆر با بڵێن پشتیان بە پشتیوانیەکانیان بە یارمەتیەکانی سلێمان بەگی شاقولی بەگ بەستیە تەمان ئەو میرە زۆر بەناوبانگەبی لەسەر مردنەکەشی زۆر بڵێن بۆچوونی جیاوازێ هەندێک دەڵێن لە هەولێر مردۆ دواتر گەڕندراوە تۆری هەندێک دەڵێن بەدەسی سەی یەکێک لە پاسەوانەکانی کە ناوی لەشکری بووە بردرایتە بەغداولەوەی ئەدام کرایە و هاتۆتەوە تەمان شەڕفنامە دەڵێ لە 1589 مردە بە پێی وەسای خۆی عوسمانیش هەندێک ئێستا کە دۆزراوەتەوە 1690 و تاوەکو 1590 عفۆن لە تاوەکو 1598 ناوی دێت بە تایبەتی لەو مڵکانی کە بەدەی بە تایبەتی لە دەفتەرە ئەوەی کە پێڵێن مالیە مدەوەڕیان دەفتەرە دارایە گوازراوەکان لە ئیمپراتۆریە عوسمانی ناوی هاتی وەکو میرەکی زیندوو کە دەڵێت تاوەکو ئێستاش حکومڕانی ئەو ناوچەیە کاتن بەڵام بە پێی شەڕفنامە دەڵێ لە 1597 شا عەلی بەگ ئەوە ئێستا کە لە سەردەمی من کە و کتێبەیە نووسم شا عەلی بەگ ینی کە کوڕی سلێمان بەگە برای خانزادە خاتونیە ئەو حکمی سۆرانەکاتی کەواتە بەپی ئەو بەڵگەنامەی عوسمانی لەگەڵ ئەوەی شەڕفنامە باسەکاتن یەک شتە بەزەڵێ لە سەردەمی خۆی دەسەڵاتەکەی گواسیتۆ لە بۆ شا عەلی بەگ تەمە شا عەلی بەگی زۆر بەناوبانگە لەو میرانی سەدەی 16 میرنشینی سۆران هەر ئەو گەلەی کە ئێستا پێ دەڵێن گەلەی عەلی بەگ ئەو بەناوی کرا نەک بەناو ئەو عەلی بەگەی ئێزیدیان ئەوەش ینی هەڵەیەکی گەورەی مێژوویە کە لە سەرچاوە مێژوویەکان دەڵێ کاتێکە لە 1534 کە میر محەممەد بەجی ڕوان دزێ یا میری گەورە کە هات ناوچەکانی بەهدینانی گرت و دواتر ئەو شەڕ پێکدادانی کە دروست بوو لەگەڵ ئێزیدیەکان و میری ئێزیدیەکان کە عەلی بەگە ئەوەی بەردەڕوانزەی لەوێ کوشتی و دواتر بڵێن تەرمەکەی گەڕێندرا هەندێک دەڵێن لە ڕوان دزنێژاوە هەندێک دەڵێن لە بردیان و منتقەی ناوچەکانی شنگال و ئەوانە لەوێن دەرێ نێژا لە منتقەی شێخان ئەوانە ڕاست نییە لەبەرەوەی دوو سەرچاوی ئەساسی یەکەمیان زارەچیە کە کاڵ و پیرەکانی ئەو ناوچەی پیرەمێردەکان دان عەمرەکانی ئەو ناوچەی هەموو دەڵێن گەلی دەڵێن گەلی دەربەند بەڵێ قەدیم بەس ئەو قەدیم ئەوەی دیکە لەبەرەوەی گەلی عەلی بەگ لە کۆتایی سەدەی 16 و سەرەتای سەدەی 17 شا عەلی بەگ کوڕی سلێمان بەگ کوڕی شاقولی بەگ لەو ناوچەیە کە حکومڕانی گرتە دەست پەرد و قانتەرەی زۆر دروستکردن لە بۆ پەڕینەوەی کاروانە بازرگانیەکان لەبەرچی لەسەر ڕێگای شنۆ ورمێ و تەورێز بووە تاوەکو حەلەب ئەسوڕاوە لە بۆ ناوچەیە کە ناوچەیەکی بازرگانی بووە لە بینی شنۆ ورمێ هەتا وەکو مووسڵ دکتۆر زۆر سپاس بۆ بۆ پێزانێت گرنگ زۆر سپاس دەکەم بینەران مێرگەها سۆران شتی مێرگەها بادینان مێرگەکە گەلێکا گرنگ بوو و دەمەوێ گەلێکی درێژ بوو بەس جێداخەیە دوماکی ئەو ژی هاتە هەلوەشاندن هەر سەر دەستێ دەولەتە عوسمانی الڤێرە هاتینە دومای کاڤێ خەلەکێ حتا خەلەکە کادی هەرت خێر و خۆشیە دابن